بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. اللهم اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. اللهم آمين. عزیزان و خوشویستان، سلام و رحمت و مهربانی خدای پروردگارتان لسر بیت. خوای پروردگار برحم و بزای خوی بمان گیاره لبند راستقینکانی خوی. ئەوڕۆ بە کورتی دەڵێن سەرنجی بوونەوەر بدە بۆ ئەوەی گەورەی خودای پەروەردگارت زیاتر لە دڵدا بچەسپێ و زیاتر بۆت دەرکەوێت. بیر لە دەسەڵات و قودرەتی خودای پەروەردگار بکەوە ئەی ئینسان. بیر لەو کەون و کائینات و بوونەوەرە بکەوە تاوەکو چاکتر خودای پەروەردگار بناسی، چونکە لە ڕاستیدا هەموو شتێک لەسەر ئەساسی ناسینی خودای پەروەردگار بنیاد دەنەرێت. ئەگەر ئینسان وەختێک پێی بڵێن ئەوە فەرمانی خودای پەروەردگارە و لە لای خوای پەروەردگارەوە هاتووە، ئینسانێک ئەگەر خوا وەکو خۆی نەناسێت، گەورەیەکەی نەزانێت، لە عەزەمەت و دەسەڵات و قودرەتی خوای پەروەردگار ورد نەبوو بێتەوە، ڕەنگە وەکو پێویست ئەمرەکەی بەلاوە گرنگ نەبێت یان وەکو پێویست ئەمرەکەی جێبەجێ نەکات. بەڵام وەختێک ئینسان خالیقی ناسی، خودای پەروەردگاری ناسی، ئەگەر گوتیان ئەوە فەرمانی خوای پەروەردگارە، ئەوە فەرمانی پێغەمبەری خودایە صلی الله علیه وسلم، ئەو کاتە لە ڕاستیدا زۆر بە ئاسانی جێبەجێ دەکات. ئەو کاتە لە دڵ و دەرونیدا قورسایی دەبێت. ئەو کاتەکە گوتیان خودای پەروەردگار، ئەو کەسەیە دڵی دەلەرزێت. لە ڕاستیدا ئەوە سیفەتی ئینسانی ئیمانداری تەواوە. وەختێک گوتیان ئەوە فەرمانی خودای پەروەردگارە، ناوی خوای بیست، دڵی بلەرزێت لە گەورەی پەروەردگار، لە خۆشەویستەی پەروەردگار، لە قودرەت و دەسەڵاتی خودای پەروەردگار. بۆیە دەڵێن بیر بکەوە لە دەسەڵات و قودرەتی خوای پەروەردگار بۆ ئەوەی کە چاکتر خوای پەروەردگار بناسی. زانایانی سەلەف دەفەرمون من عرف الله استراحە. هەر کەسێک خودای پەروەردگاری خۆی ناسی لە ڕاستیدا لە ژیانیدا ئیسراحەت دەکات. ئێمە زۆر جاران دەڵێن ئەوە خوای گەورە ئاوا دەفەرمێت، پێغەمبەر ئاوا دەفەرمێت صلی الله علیه وسلم، بەڵام پێش ئەوەی کە بە خەڵک بڵێن خوای گەورە ئاوا دەفەرمێت، پێویستە گەورەی خودای پەروەردگار بە خەڵک بناسێنین. پێویستە خوای پەروەردگار لە ڕێی خۆیەوە وەکو خۆی گەورەی و دەسەڵاتەکەی بزانین، بۆ ئەوەی وەختێک کە گوتمان ئەوە فەرمانی خودای پەروەردگارە، زۆر بە ئاسانی لە دڵ و دەروونماندا بتوانین گەورەی بپارێزین و هەروەها جێبەجێ بکەین. بۆیە بە پیاوێکی ئەعرابیان وتووە ئایا خوای پەروەردگار دەناسی؟ گوتوێتی بەڵێ. گوتیانە چۆن خوای گەورە دەناسی؟ بە چی شتێک خوای پەروەردگار دەناسی؟ دەفەرمێ ئەو پیاوە ئەعرابیە دەڵێت کاتێک کە دەبینم شوێن پێی وەڵاخێک بە شوێنێکدا ڕۆیشتووە، پیسایی کردووە، دەزانم ئەوە حەیوانێک بەوێدا ڕۆیشتووە، وەڵاخێک، وشترێک، وەڵاخێک بەو ڕێگایەدا ڕۆیشتووە، بە شوێنەوارەکەی دەزانم. دەی ئەو هەموو دەسەڵات و قودرەتی خوای پەروەردگار و کەون و کائینات و ئەو هەموو بوونەوەرە ئایا دەلالت نییە لەسەر قودرەت و دەسەڵاتی خوای پەروەردگار، لەسەر ناسینی خودای پەروەردگار؟ بۆیە خوای گەورە سەرنجمان ڕادەکێشی لە قورئاندا لە چەندین ئایەتدا کە بیر لە دەسەڵاتی خوای گەورە بکەینەوە، بیر لە بوونەوەر بکەینەوە، بیر لەو هەموو دروستکراوانەی خوای گەورە بکەینەوە بۆ ئەوەی خالیقمان بناسین، بۆ ئەوەی گەورەی و دەسەڵاتی خودای پەروەردگارمان بۆ دەرکەوێت. قورئان بۆ ئەو کەسانەیە کە خوێندەواریان هەیە و لێی تێدەگەن دەتوانن لێی وەرد ببنەوە، بەڵام ئەو کەون و کائیناتە وەکو قورئانێک وایە بۆ ئەو کەسە کە خوێندەواریشی نەبێت بڕوانێتە ئەو بوونەوەر و دەسەڵاتی خوای گەورە و قودرەتی خوای پەروەردگار زۆر چاک دەسەڵات و قودرەتی خوای گەورە بۆ دەردەکەوێت. بۆیە خوای گەورە سەرنجمان ڕادەکێشی ئەگەر ڕۆیشتین بە زەویدا، ئەگەر چوونە دەرەوە، ئەگەر چوونە سەر سیاحەتێک، بیر لە دەسەڵات و قودرەتی خوای گەورە بکەینەوە بۆ ئەوەی خودای پەروەردگار چاکتر بناسین. خوای گەورە دەفەرمێت إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار
بەڕاستی و بە تەئکید لە دروستکرانی ئاسمانەکان و زەویدا و لە ئاڵ و گۆڕی شەو و ڕۆژدا کە بە دوای یەکدا دێن خوای گەورە دەیانهێنێت دەفەرمێ لە ئایاتین لئولی الئەلباب بەڵگەی زۆری تێدان نیشانەی زۆر هەن بۆ کەسانێکی خاوەن عەقڵ کە بیر بکەنەوە لەسەر چی لەسەر دەسەڵات و قودرەتی خوای گەورە لەسەر ئەو هەموو گەورەی خدای پەروەردگار و دەسەڵاتی خوای گەورە نیشانەی زۆر هەن لە دروستکرانی ئاسمانەکان و زەویدا لە ئاڵ و گۆڕی شەودا کە خوای گەورە بە دوای یەکدا دەیانهێنێت ئێمە چونکە هەروە ئولفەتمان پێوە گرتووە کە ئەو شەو و ڕۆژە بە دوای یەکدا دێن ئەگەر ڕۆژێک ئەگەر هەر شەو بێت ڕۆژێک ئەگەر هەر ڕۆژ بێت یاخود شەوێت ئەگەر هەر شەو بێت ڕۆژ نەبێتەوە ئەو کاتە ئینسان قەدری ئەو ئاڵ و گۆڕی شەوە دەزانێت بۆیە خوای گەورە سەرنجمان ڕادەکێشێ دەفەرمێت لە دروستکرانی ئاسمان و زەویدا و ئاڵ و گۆڕی شەودا بە دوای یەکدا بەڕاستی بەڵگە و نیشانە لەسەر دەسەڵات و قودرەتی خدای پەروەردگار هەن بۆ کەسانێکی خاوەن عەقڵ کە بیر بکەنەوە ئەنجا زومەخشەری دەفەرمێت ئەو کەسانە کێن کە خوای گەورە بە خاوەن عەقڵ وەسفیان دەکات ئەو کەسانن وەختێک چاو دەکەنەوە و تەماشای بوونەوەر دەکەن بە چاوێکی پند لێوەرگرتنەوە تەماشای دەکەن بە شێوازێک بەو زەویەدا دەڕۆن کە پند و عیبرەت لە دەسەڵات و قودرەتی خوای گەورە و لە دروستکراوەکانی ڕادەمێنن بۆ ئەوەی پند و عیبرەتی لێوەربگرن بۆ ئەوەی خوای گەورەی خۆیان بناسن نەک تەشبیه نەبێت وەکو حەیوان بە شوێنێکدا دەڕوات بەڵام هیچ سوودێکی لێ نابینێت هەروە ڕەت دەبێ و دەڕوات نابێ ئینسان بەو شێوازەیە بڕوات بەڵکو بە چاوی تێڕوانینەوە بە چاوی پندوەرگرتنەوە تەماشای ئەو بوونەوەرە بکات ئەو کەسانە خوای گەورە وەسفیان دەکات کە خاوەن عەقڵن بۆچی خوای گەورە باسی خاوەن عەقڵ دەکات لەبەرەوەی ئینسان کە عەقڵی بەکاربێنێت بەڕاستی گەورەی پەروەردگاری بۆ دەردەکەوێت باشتر خوای پەروەردگار دەناسێت بەڵام ئینسان کە عەقڵی بەکارنێنێت وەکو پێویست پەروەردگاری خۆی ناناسێت ئەنجا خوای گەورە دەفەرمێت الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم ئەو کەسانەی کە لە هەر حاڵێکدا بن زیکر و یادی خدای پەروەردگاریان دەکەن لە کاتێکدا بە پێوە بن دابنیشن پاڵکەوت بن واتە لە هەموو حاڵەتێکدا خوای پەروەردگاریان لەبیرە و زیکر و یادی پەروەردگاریان دەکەنەوە ئەنجا الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم أنجا ويتفكرون في خلق السماوات والأرض أنجا تيدا فكرا بيردكنا ورادبينا لدروسكراني آسمان وزويدا أنجا دلين ربنا ما خلقت هذا باطلا أي پروردگار أو همو أجو آسماند هروا بهوان تدروز نكردوا هروا بباطل و هیچ دروست نکردوا به حکمت نیه حکمتێکی لە پشتەوەیە خوای گەورە بۆ ئێمە ئەو ئەرز و ئاسمانی دروست کردووە بۆ ئەوەی دەسەڵات و قودرەت و ڕەحمەتی خوای گەورەمان زیاتر بۆ دەرکەوێت بۆ ئەوەی ئێمە بەندایەتی بۆ خوای پەروەردگار بکەین خوای گەورە ئەو ئەرز و ئاسمانەی بۆ ڕاگرتوین دەی ئینسان ئەتۆش خوای گەورەی خۆت بناسە و هەروەها بیر لە دەسەڵات و قودرەتی خوای گەورە بکەوە سبحانك فقنا عذاب النار ئەو کەسانەی کە خاوەن عەقڵن بیر لە دروستکرانی ئاسمان و زەوی دەکەنەوە و هەروەها دەڵێن ستایش و سوپاس بۆ پەروەردگار تەسبیحات و ستایش بۆ پەروەردگار پاکی بۆ پەروەردگار خدای پەروەردگار بمان پارێزی لە سزای دۆزەخ ئەوانە کەسانی خاوەن عەقڵن ئەنجا فەرمایشتێکی صحیح لەو بارەیەوە هەیە کە زۆر جێگای دەرس و پند لێوەرگرتنە کە باسی بکەین کە عەطا دەگەڕێتەوە دەفەرمێ ئەمنو ئیبن عەمر و عوبەیدەی کوڕی عومەیر ڕۆژێکیان چووینە ماڵی دایکە عائیشە سەلات و سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت دەفەرمێت کاتێک کە گفتوگۆیەکمان کرد لە دوای ئەوە ئیبن عومەیر لە دوای ئەوە ئیبن عەمر گوتی ئەی دایکە عائیشە شتێکمان بۆ باس کە سەبارەت بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە زۆر جێگای سەرسوڕمان و تێڕامان بێت شتێکمان بۆ باس کە چ شتێکت بەلاوە زۆر جێگای سەرسوڕمان بووە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ دایکە عائیشە دەستی کردە گریان گوتی هەموو کارەکانی پێغەمبەری صلی الله علیه وسلم جێگای سەرسوڕمان بوون چونکە هەموو شتێکی لە خدای پەروەردگارەوە بووە جایەکێک لەو شتانەی کە بەلایەوە جێگای سەرسوڕمان بووە جێگای تێڕامان و بیر لێکردنەوە بووە ئەی موسڵمان بزانە ئەوە بووە کە دەفەرمێ شەوێکیان پێغەمبەر صلی الله علیه وسلم کە لە ماڵی من بابوو گوتی ئەی عائیشە ڕێگام دەدەی پەروەردگارم بپەرستم دەفەرمێ گوتم والله حەز دەکەم ئەی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم لێم نزیک بی بەڵام حەزیش دەکەم پەروەردگارت بپەرستی بۆیە دەفەرمێ هەڵسات چوو دەست نوێژێکی گرت ئەنجا نوێژی کرد
بە پێوە بوو فرمێسک هاتە خوارەوە لە چاوەکانی و گریا هەتاوەکو ڕیشی مبارەکی تەڕ بوو. ئەنجا چۆ سۆزدا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەندە گریا هەتاوەکو ئەرزەکەی تەڕ کرد. دەفەرمێ کاتێک کە شەو نوێژەکانی تەواو کرد هاتەوە سەر جێگا، ئەنجا پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر جێگاش هەر دەگریا و بیری دەکردەوە هەتاوەکو جێگاکەی تەڕ کرد بە فرمێسک. دەفەرمێ لەو کاتەیەدا بیلال هات بانگی کرد بۆ نوێژ بەو حاڵەیەوە کە پێغەمبەری بینی صلی الله عليه وسلم. گوتی ئەی پێغەمبەری خوای ئەوە چۆنە هێندە دەگری، ئایا چ شتێک دەتگرێنێت لە کاتێکدا خوای پەروەردگار لە گوناهی ئەوەل و ئاخرت خۆش بووە؟ دەفەرمێت بێ قەزابی یاخوا ئەی بیلال چۆن نەگریم، چ شتێک ڕێگریم لێ دەکات لەوەی کە بگریم لە کاتێکدا کە ئەو شەو ئەو ئاەتانەم بۆ دابەزیوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی کرد. ئەو ئاەتانە ئەوانە بوون کە پێغەمبەر لەو شەوەیدا بۆی دابەزی بوو، هێندە پێیان کاریگەر بوو، هێندە دەگریا بۆ بیلالی باس کرد. فەرمووی ئەو شەو ئەو چەند ئاەتەم بۆ دابەزیوە کە خوای گەورە دەفەرمێت إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب. بەڕاستی لە دروستکردنی ئاسمانەکان و زەویدا و ئاڵوگۆڕی شەو و ڕۆژ بە دوای یەکدا بەڵگە و نیشانەی زۆر هەن بۆ کەسانی خاوەن عەقڵ کە بیر لە دەسەڵات و قودرەتی خودای پەروەردگار بکەنەوە. ئەنجا هەندێک دەڵێن ئەو چەند ئاەتەی دواتریش کە بە دوای دادێن ئەوانە هەمووی لەو شەوەیدا بۆ پێغەمبەر دابەزیون صلی الله عليه وسلم. ئەنجا پێغەمبەر فەرمووی وەیل لمن قرأها ولم يتفكر فيها. هاوار بۆ ئەو کەسەی کە ئەو ئاەتانە دەخوێنێتەوە کە باس لە دروستکردنی ئاسمان و زەوی دەکەن. پێغەمبەر فەرمووی هاوار بۆ ئەو کەسانە بۆ کەسێک ئەو ئاەتانە دەخوێنێتەوە وەلەم یەتەفەکەر فیها بەڵام بیریان لێ ناکاتەوە. جا تەماشاکەن پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن بەو ئاەتانە کاریگەر بووە کە باز لە چی دەکەن؟ باز لە دروستکردنی ئاسمان و زەوی دەکەن، واتە باز لە گەورەی و قودرەت و دەسەڵاتی خودای پەروەردگار دەکەن. بۆیە ئەی ئینسان ڕابمێنە مانگی ڕامانە لە دەسەڵات و قودرەتی خوای پەروەردگار، مانگی خواناسینە، یەکێک لە ڕێگاکانی خواناسین کە ڕێگایەکی هەرە گرینگە بریتە لە بیرکردنەوە لە دەسەڵات و قودرەتی خوای گەورە لە کەون و کائینات، لە دروستکردنی ئەو هەموو ئەرز و ئاسمانە. یەکێک لە ڕێگاکانی ناسینی پەروەردگار بریتە لە بیرکردنەوە و تێڕامان. خوای گەورە سەرنجمان ڕادەکێشی بۆ ئەوەی کە لە دروستکراوەکانی وەرببینەوە. دەفەرمێت ئەفەلا ينظرون إلى الإبل كيف خلقت. ئایا بۆچی ناڕوان نەخۆشتر خوای گەورە چۆن دروستی کردووە؟ ئەو حوشترە گەورە و سەلامە بە منداڵێک دەتوانێت ئیخی بدات و سواری بێت و دوایی هەڵی بستێنێتەوە. ئەنجا وإلى السماء كيف رفعت. بۆچی بیر ناکەنەوە لەو ئاسمانە کە خوای گەورە چۆن بەرزی کردوتەوە، هیچ کولوکە لەبەر و ناڕێکێکیشی تێدا نییە. وإلى الجبال كيف نصبت. ئایا بۆچی سەرنج نادەن خوای گەورە ئەو چیانەی چۆن داکوتاوە لە ناو زەویدا بۆ ئەوەی کە ئەو زەویە بوومە لەرزە لێی نەدات ڕۆ نەچێت، ئەو شاخانە زەویەکەیان بەستۆتەوە. وإلى الأرض كيف سطحت. ئایا بۆچی بیر ناکەنەوە خوای گەورە ئەو ئەرزەی بۆ ڕاخستون دەیبێت دەسەڵات و قودرەتی خوای گەورە بکەنەوە خودای پەروەردگاری خۆتان بناسن. بۆیە شاعریش جوانی گوتووە کە دەڵێت وفي كل شيء له آية تدل على أنه واحد. بەڕاستی لە هەموو شتێکدا لەو بوونەوەرەکە ئینسان تەماشای بکات بەڵگە و بەڵگەیەک هەیە، ئاەتێ و نیشانەیەک هەیە لەسەر دەسەڵات و قودرەتی خوای گەورە، لەسەر یەکتاپەرستی خوای گەورە، لەسەر تاک و تەنهایی خودای پەروەردگار. هەر شتێک تێ بڕوانی تەماشایکەی، بەڵام بە چاوی تێڕوانین و بیر لێکردنەوە پێت دەڵێ کە خوایەک هەیە تاک و تەنهایە، پێویستە کە بیپەرستی و ڕووی تێ بکەی ئەی موسڵمان، چونکە هەر خودای پەروەردگار توانای ئەو هەموو دروستکردنی ئاسمان و زەوی و بەڕێوەبردننی ئاسمان و زەوی هەیە. ئەبوو سولەیمانی دارانی دەفەرمێت هەر کاتێک کە لە ماڵەوە دەچمە دەر هەر شتێک دەبینم وا دەزانم کە ناز و نیعمەتی کە خوای پەروەردگار دەبینم. ئەنجا بەلای هەر شتێکدا ڕەت دەبم لەو بوونەوەرەی بەڕاستی وا دەزانم کە ئەوە دەرس و پندێکی تێدایە بۆ من کە بیری لێ بکەمەوە دەسەڵات و قودرەتی خوای پەروەردگارم بۆ دەردەکەوێت. عومەری کوڕی عەبدولعەزیز دەفەرمێت بیرکردنەوە لە دەسەڵات و قودرەتی خودای پەروەردگار ئەفضەل العیبادە، گەورەترین و چاکترین خواپەرستی بریتە لەوەی کە بیر بکەیەوە. بۆچی؟ چونکە خوای گەورە دەناسی،
چونکە لەو ڕێەوە گەورەی خوای گەورەت بۆ دەردەکەوێت هەر کەسێکیش خوای ناسی بەڕاستی کەم تەرخەمی ناکات لە پەرستنی خودای پەروەردگار و عیبادەتی خودای پەروەردگار. حەسەنی کوڕی عامیر دەفەرمێت بیستومە لە زۆرێک لە هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە فەرموویانە بەڕاستی نور و ڕۆشنایی ئیمان لە بیرکردنەوەدایە، لە بیرکردنەوە وردبوونەوە لە دەسەڵات و قودرەتی خودای پەروەردگار لە دروستکراوەکانی خودای پەروەردگار. بۆیە هەندێک لە زانایانی سەلەف فەرموویانە ئینسان کاتێک کە بیر دەکاتەوە بەردەوام بیر دەکاتەوە ئەو بیرکردنەوەیە یەقینی بەرامبەر بە خوای پەروەردگار زیاد دەکات هەتاوەکو ئیمانی تەواو لە دڵ و دەرووندا دادەمەزرێت. بیشری حافی دەفەرمێت هەر کەسێک بیر لە دەسەڵات و قودرەتی خوای گەورە بکاتەوە بەڕاستی هەرگیز گوناه و تاوانی پێ ناکرێت. هەر کەسێک بیر لە مراقبەی خوای گەورە و چاودێری خوای گەورە بکاتەوە، بیر لە دەسەڵاتی بکاتەوە، بیر لەو هەموو کەون و کائیناتە بکاتەوە، بەڕاستی گوناحی پێ ناکرێت. ئەگەر خوای گەورە وەکو خۆت بناسی بەڕاستی ئەو کاتەیە خوای گەورە لە هەموو شوێنێک لەلات ئامادە دەبێت گوناه و تاوانت پێ ناکرێت. خوای گەورە دەفەرمێت قول انظروا ماذا في السماوات والأرض. تەماشا بکەن بزانن خوای پەروەردگار چۆن ئەو ئەرز و ئاسمانەی دروست کردووە، بزانن خوای گەورە چی داناوە لەو ئەرز و ئاسمانەدا، لێی ورد ببنەوە. ئەنجا ئیبن کەثیر دەفەرمێت خوای پەروەردگار ڕێنمونیمان دەکات بۆچی؟ بۆ ڕامان لە دەسەڵات و قودرەتی خوای پەروەردگار، بۆ ڕامان لە دروستکراوەکانی خودای پەروەردگار. بۆیە وەختێک کە تەماشا دەکەین خوای پەروەردگار لە چەندین شوێندا سەرنجمان ڕادەکێشی لە قورئاندا بۆ ئەوەی کە بیر لە دروستکراوەکانی خوای گەورە بکەینەوە. ئەفەلەم ينظروا إلى السماء فوقهم كيف بنيناها وزيناها وما لها من فروج. باشە ئایا ئەوە تەماشاتان نەکردووە ئەی ئینسانەکان؟ سەرنجتان نەداوە ئەی موسڵمان خوای پەروەردگار چۆن ئەو ئاسمانەی لە سەروی ئێوە بەرز کردوتەوە و ڕایگرتووە و چۆن جوانی کردووە بەو ئەستێرانە کلوکە لە بەرێک نابینی، ناڕێکیەک لەو ئەسمانەیەدا نابینی، ڕۆژێک لە ڕۆژان خەلەلێکی تێدا دروست نەبوو. ئایا ئەو بەڵگەنیە لەسەر دەسەڵات و قودرەتی خوای گەورە و گەورەی خودای پەروەردگار و تاکوتەنهایی خوای گەورە؟ والأرض مددناها. ئایا سەرنج نادەن خوای گەورە ئەو ئەرزەی چۆن بۆ ڕاخستون؟ ئەنجا وألقينا فيها رواسي وأنبتنا فيها من كل زوج بهيج. خوای پەروەردگار ئەو چیانەی داناوە لەناو ئەو زەویەدا بۆ ئەوەی کە زەویەکە ڕابگرن، لە هەموو گژوگیایەک جووتێکی بۆ ڕواندون و لە هەموو گژوگیایەکی جوان و ڕێک و پێک خوای پەروەردگار لەو زەویەدا بۆی داناون. تبصرة وذكرى. بزانا أي مسلمان أو ما هي برشاورونية بو إنساني مسلمان، وذكرى وما هي بير لكردنوية وما هي وبير هنانوية لكل عبد منيب. بو همو بنديك كزؤ دقرته بو لاي خواي پەروەردگار، بو بنديك خواي قوري لبيرة وقرانو بو لاي خواي پەروەردگاری لبيرة ڕامان لە دروستکراوەکانی خودای پەروەردگار و بیرکردنەوە بەڕاستی مایەی دەرس و پند لێوەرگرتن خوای گەورە ئاوامان ئامۆژگاری دەکات. کەواتە ئەی موسڵمان بیر لە دەسەڵات و قودرەتی خوای گەورە بکەوە، مانگە ڕامانە لە دروستکراوەکانی خوای گەورە، مانگی ناسینی خوای پەروەردگارە. وەرە لە ڕێگای ئەو هەموو ئەرز و ئاسمان و بوونەوەرە تەماشاکە بۆ ئەوەی خوای پەروەردگاری خۆت شاکتر بناسی. لەیسی سەمەرقەندی دەفەرمێت ئەگەر دەتەوێت فەزڵ و گەورەی بیرکردنەوە بەدەست بێنی بیر لە 5 شت بکەوە. یەکەمیان بیر لە ئاەت و دەسەڵات و قودرەتی خوای پەروەردگار بکەوە. دووهەمیان بیر لە ناز و نیعمەتەکانی خوای پەروەردگاری خۆت بکەوە. سێهەمیان بیر لە پاداشتی خوای گەورە بکەوە کە خوای گەورە بۆ ئینسانی ئیماندار لە بەهەشتێدا ئامادەی کردووە و هەروەها ئەو دوا ڕۆژەی کە خوای گەورە بۆ بەندەکانی خۆی ئامادە کردو بیری لێ بکەوە. ئەنجا چوارەمیان بیر لە عیقاب و لە سزای خوای پەروەردگار بکەوە بۆ ئەوەی کە بترسی لە خودای پەروەردگار. کاکە کوردەواری دەڵێت لەوەی بترسێت لە خوای ناترسێت. ئینسان کە لە خوای ترسا هیچ کاتێک گوناه و تاوان و خیانەتی پێ ناکرێت. پێنجەمیان دەفەرمێ بیر لە چاکەی خودای پەروەردگار بکەوە بەسەر ئێمەوە، بیر لە ناز و نیعمەتەکانی بکەوە، بیر لە چاکەی خوای گەورە و ڕەحمەتی خوای گەورە بکەوە بەرامبەر بە بەندەکانی خوای گەورە چەندە بە بەزەییە بەرامبەر بە وەو بەندانە ئەو هەموو کەون و کائیناتی بۆ ئێمە دروست کردووە بۆ ئەوەی کە بیپەرستین. دەی لەگەڵە بەشدا ئینسانی وا هەیە ڕووی لەو خالق و پەروەردگاری خۆی نییە. کەواتە ئەگەر دەتەوێت فەزڵ و گەورەی بیرکردنەوە بەدەستبێنی بیر لەو 5 شتەیە بکەوە خوای گەورە چاکتر دەناسی و باشتر گەورەی خودای پەروەردگارت بۆ دەردەکەوێت.
لوقمانی حەکیم زۆربەی کاتەکانی بە تەنیا دادەنیشت و بیری دەکردەوە. ڕۆژێکیان سەید و گەورەکەی پێ دەڵێت قوربان بۆچی ئەوەندە بە تەنیا دادەنیشی ناو خەڵک بۆی خەڵک ئولفتت پێوە بگرێ و تۆش ئولفەت بە خەڵکەوە بگری. دەفەرمێت لە کاتێکدا کە بە تەنیا دادەنیشم بیر دەکەمەوە بەڕاستی تەنیا دانیشتن باشترە بۆ ئەوەی کە ئینسان ڕابمێنێتی و بیر لە دروستکراوەکانی خوای گەورە بکاتەوە. مەبەست ئەوە نییە هەموو کاتێک ئینسان تەنیا بێت، مەبەست ئەوەیە ئینسان چەند کاتێکی هەبێت کە تێیدا بیر لە دەسەڵات و قودرەتی خودای پەروەردگاری خۆی بکاتەوە. بۆیە دەفەرمێت بەڕاستی بیرکردنەوە ڕێگای ناسینی خوای پەروەردگار و ڕێگای بەهەشتە. ئینسان کە بیری کردەوە لە دەسەڵات و قودرەتی خوای پەروەردگار و کەون و کائینات ئەوە چاکتر خوای گەورەت پێدەناسێنێ. ئەگەر ئینسانیش خوای ناسی بەڕاستی ئەو کاتەیە باشتر بەرەو بەهەشت و بەرەو ناز و نیعمەتی خوای پەروەردگار دەڕوات. ئەبوو سولەیمان پێمان دەفەرمێت بیرکردنەوە لە دوا ڕۆژ حکمەتمان پێدەدات و هەروەها دڵمان زیندوو دەکاتەوە. کەواتە ئەی ئینسان بیر بکەوە لە چی؟ لەوەی کە عاقیبەتت بەرەو کوێ دەبێت، لەوەی کە لەو دنیا دەرچووی بەرەو کوێ دەڕۆی، لەوەی کە دەستیە بەردەستی کێ، ئەو دنیاە کێ دروستی کردووە و چۆن خوای گەورە بەو شێوازەیە تەرتیبی کردووە و بەو شێوازەیە ئەو زەویەی بۆ ئێمە ئامادە کردەوە و ڕاخستووە. بیرکەوە بۆ ئەوەی ئەو پەروەردگارت بناسی، بۆ ئەوەی گەورەیی و چاکە و ئیحسان و ڕەحمەتی ئەو پەروەردگارە بناسی، دڵنیابە کە خوای گەورەت ناسی زۆر بە ئاسانی فەرمانی خوای پەروەردگار ئەو کاتەیە جێبەجێ دەکەی. خوای پەروەردگار دەفەرمێ قل سیروا فی الأرض فانظروا کیف بدأ الخلق. تەماشاکە خوای گەورە چۆن ئامۆژگاریمان دەکات. قل سیروا فی الأرض، بڕۆن بە زەویدا، بەڵام کاتێک کە دەڕۆی بە زەویدا وریابە هەر ئەوەندە ناکە بچێ دەرەوە، هەر ئەوەندە ناکە بڵێ ئای ئێرە چەند جوانە و ئەو بەهارە چەند خۆشە، بەڵکو فانظروا کیف بدأ الخلق. تەماشاکەن تا خوای گەورە ئەو بوونەوەرەی چۆن دروست کردووە، واتە بیر بکەنەوە، تێڕا بمێنن، دەرس و پند و عیبرەتی لێوەرگرن، نەک هەر ڕۆیشتنێک هەر ئاوا بڕۆی و هیچ کە هاتیەوە هیچ لێ زیاد نەکا بەڵکو لێت کەم کات. بیر بکەوە لە دروستکرانی ئەو ئەرز و ئاسمانە گەورەی خوای پەروەردگار و قودرەتی دەسەڵاتی خوای پەروەردگارت بۆ دەردەکەوێت. ئەنجا لە نەتیجەی ئەو بیرکردنەوەدا ئینسان بۆی دەردەکەوێت کە لە ڕاستیدا خوای پەروەردگار چەندە بەتوانایە و هەروەها تاکو تەنایە و سەرنجامیشمان گەڕانەوەیە بۆ لای خودای پەروەردگاری بەتوانە. بۆیە لە سوودەکانی بیرکردنەوە ڕامان لە دەسەڵات و قودرەتی خوای پەروەردگار یەکەم خوای پەروەردگار لە ئینسان ڕازی دەبێت. ئەو کەسانەی خۆش دەوێن کە بیر دەکەنەوە تێڕا دەمێنێت لە دەسەڵات و قودرەتی خوای پەروەردگار. لە چەندین ئاەتدا کە باسمان کرد خوای گەورە سەرنجمان ڕادەکێشێت بەلای دروستکراوەکانیدا و بەلای دەسەڵاتیدا و بەلای وردبوونەوە لەو هەموو ئەرز و ئاسمان و کەون و کائیناتە. دووهەمیان لە سوودەکانی بیرکردنەوە و ڕامان ئەوەیە کە ئینسان دڵی ئاسوودە دەبێت، ئەوەیە کە ئینسان دڵی دادەمەزرێت لەسەر گەورەی خوای پەروەردگار. سێمیان ئەوەیە کە ئینسان بیری لە دەسەڵات و قودرەتی خوای گەورە کردەوە ترسی خودای پەروەردگاری لە دڵدا دروست دەبێت. ئینسانێک بزانێت لە دڵەوە یەقینی هەبێت کە خوای پەروەردگار دەیبینێت، خوای پەروەردگار دەبیستێت، هەموو کاتێک خوای گەورە بەسەریەوە چاودێرە ئەو کاتێک گوناه و تاوانی پێ ناکرێت. کەواتە بیرکردنەوە و ڕامان ڕێگای ترسانە لە خوای پەروەردگار، ڕێگای ناسینی خودای پەروەردگارە. ئەنجا لە سوودەکانی بیرکردنەوە لە دەسەڵات و قودرەتی خوای پەروەردگار ئینسان دەرس و پند لەوانەی ڕابردوو وەردەگرێت کە خوای گەورە لە قورئاندا لە چەندین ئاەتدا سەرنجمان ڕادەکێشێ کە بیر لە ئومەتانی پێش خۆمان بکەینەوە ئەوانەی کە چاکەکار بوون سەرنجامیان چۆن بووە، ئەوانەش کە خراپەکار بوون دەی هەر سەرنجامیان چۆن بووە. ئەنجا بەڕاستی بیرکردنەوە لە دەسەڵات و قودرەتی خوای پەروەردگار تەواضوعمان بۆ دروست دەکات لە بەرامبەر پەروەردگاردا، تەواضوعمان بۆ دروست دەکات لە بەرامبەر دروستکراوەکانی خودای پەروەردگاردا کە ئێمە چەندە گچکەین، دەسەڵات و قودرەتی خوای پەروەردگاریش چەندە گەورەیە. بۆ یەکۆتە هەمین شت باگوێ لەو ئاەتە بگرین کە خوای گەورە دەفەرمێت الله الذي خلق 7 سماوات ومن الأرض مثلهن. خوای پەروەردگار الله ئەو پەروەردگارەتانە
کە حەوت طەبەقەی ئاسمان و ئەرزیشی دروست کردووە ئەنجا ئەوەی کە لە نێوانیاندا هەیە یەتەنەزەل الأەمر بەینەهن ئەمر و فەرمانی پەروەردگاریش لە نێوان ئەرز و ئاسماندا دەبەزێت و دێت و دەڕوات و بۆ خەڵک دێت و بۆ فریشتەکان دێت ئەنجا بۆچی لتعلموا أن الله على كل شيء قدير خەڵکی نەبوو ئەوەی بزانن ڕابمێنن لە دروستکرانی ئەو ئەرز و ئاسمانانەدا بزانن کە خوای پەروەردگار بەسەر هەموو شتێکدا بەتوانایە بۆ ئەوەی کە توانا و دەسەڵات و قدرەتی خوای گەورەتان بۆ دەرکەوێت ئەنجا وأن الله قد أحاط بكل شيء علما بۆ ئەوەی کە بزانن خوای پەروەردگار زانیاری خوای گەورە دەوری هەموو شتێکی داوە کەواتە بەڕاستی ڕامان بیرکردنەوە لە دەسەڵات و قدرەتی خوای گەورە لە دروستکراوەکانی خوای پەروەردگار لەو هەموو کەون و کائینات و لەو هەموو ئەرز و ئاسمانە بەڕاستی گەورەی خوای پەروەردگارمان زیاتر لە دڵدا دەچەسپێنێت بەڕاستی ترسی خوای گەورەمان زیاتر بۆ دروست دەکات زیاتر وامان لێ دەکات هەست بە چاودێری خوای پەروەردگار بکەین خوای گەورە بناسین هەر کەسێکیش خوای پەروەردگاری ناسی بەڕاستی ئیسراحەت دەکات باشتریش دەیپەرستێت خوای پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆی بمان گێڕێ لەو کەسانە وامان لێ بکات هەمیشە بە چاوی لێوەردبوونەوە و تێڕامان لە دروستکراوەکانی خوای پەروەردگار بڕوانین بۆ ئەوەی کە خوای گەورە بناسین لە تەمەن و لە ژیانماندا وەکو خۆی خوای گەورە بناسین بۆ ئەوەی کە بیپەرستین و خدای پەروەردگار لێمان ڕازی بێت و خوای پەروەردگار بمان گێڕێ لەو بەندانەی کە لەو مانگەیەدا قەڵەمی عەفو دێنی بەسەر گوناه و تاوانەکانیاندا لەو بەندانەی کە خوای گەورە وەسفیان دەکات بەندەی ڕاستەقینەی خوای پەروەردگارن خوای پەروەردگار عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکات آمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته